الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوا لێمان خۆش بی خۆیە، خوا بە خاتری گەورەی خۆ لە بەڵای نەگەهان لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زەمان بە دوورمانکەی خوایە دڵێم حکومەتەمان نەرم بکەیم و چە زۆر و زوو بابە و باوکەم خوای تەقاوتەکەی دایکم بەرێ بەلای دکتۆری دان و دانەکانی دایکم چاکاتەوە زۆر ئازاری هەیە دانم خوایە گیاندانی ئازاری زۆرە دایکم. خوا ڕەحم بۆ مێردەم کەی خوایە لە ڕەفیقی خراپ بە دووریکەی. ئەو برایم ساڵح کەی خوایە ئەو پورەم لەو نەخۆشیە ڕزگار کەی خوایە ئەو کچە شەشی علمیە خوایە شەنگە ڕزگاری کەیت و ناجاحەت بێنێ خوایە خوایە لاڤینی خوشکم بە بەختی خۆی بگا و بچێتە ماڵ و حاڵی خۆی بەو کوڕە بگا زۆر دڵی پێوێت ئامین ئامین خوایە ئەم ماڵەیە مەڵی زنجیرە دەرەمای تورکیە ئەنواع قەزیی تایە خوا ڕەحمان پێ بکەی. ئەو بۆنی قاچی تۆیە گۆرەکانت شت بۆ بەردەکاو تێ کرد تێم کرد داندا بە مریشکەکان ئەڵێم بۆ لێرەکە و گەرم ناکا پلاگێ و بۆ لێرەکە و چاکرد ئەویشم چاکرد سوتا بوو ئەجلەکانی خۆت لا برد دەباشە جلەکانی قسە خسالەوە هەڵم گرتووە هەر هەمووی تایدی تێکرد خسالەکە ئەی قابلە بێت تایید دەباشە ماڵە بە قڕنەگیرە ژنی خەڵکی کە مێردەکەیەتەوە یاخوا بە خێر بێتەوە پیاوە کە مانوو نەبی تۆش دەک 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 ئەڵی دارکوونکەری مێشکی منێ کور کردووە ئەوە کردو ئەمە کردووە ئەرێ خۆ بۆنی تەڕەپیازێ لێت شەوشات منە چمەنم شەوشات دەفەرم نەشیێش نەشیر قوێ لە چاکە بم يا الله اخوان